سیارەیەک لێرای خۆمانە هەروە شۆفڵ دەریان هاوت. زەرەر و زیانتان چییە؟ وڵە سەرەری هەر فەرش و چتمان هەیە، سەرەری بڵێ مادیە، سەرەری جەسەتیمان نەبوو. شکر هەر فریا خۆمان کەوتن و ڕۆیشتە لەسەربان ڕۆیشتە دەر. ئەتر فریان نەکەوتن بڵێ لێرا بڕۆینە دەر، ئاوەکە هەر لێرە هاتە ژوور. ساعت چەند بوو بە دیاریکرا؟ تقریبا 9 هاتۆ ژوور ئاوەکە. ئەتر حتا ساعت 10 و 11 خەڵک هەر لەو کۆڵانە خەریکە. ئەتر بڵێ پیاوی گەڕەکە، ئەتر شۆفڵ هاتۆ هەر خەریکن سیارەیەک لێرای خۆمانە هەروە شۆفڵ دەریان هاوت. ئەتر هەمووی شەخەڵێ ئەم لافاوە هەمووی ساڵ ئەم کاتێ تێبوو ئێمە ئەم لافاوە. لافاوی ئای بامۆک تێبڕەوە ئەو خوارە هی بازار هی گوڵان ئێمە ئەم لایە چاڵە تۆسێ. ئەتر بەخوا ئەو کاتێ مهندس هاوە هەزار حاڵ ئەو دوو منهۆڵە بۆماندان یا بە وتمان ئامە ناکرێ هەموو جارە ساڵ لافاو هێڵ هەڵە سەرێرا و هەزار حەڵ دوو منهۆڵە دانیان لێوێ. چەند ماڵێک لە چەنگەڕێکێکی جیاواز ئەو لە ئەو چۆتە ماڵەکانیان لە پارێزگای هەڵەبجە بۆ ئەم مەبەستە لایەن بەڕێز پارێزگارەوە لیژنەیەک دروست کراوە بۆ وەرگرتنی ئەو زەرور و زیانانەی کە بەر ئەو ماڵانە کەوتون و ئێمەژە لایەن خۆمانەوە هەرچیمان پێ بکرێت درێخی ناکەین بۆ قەرەبووکردنەوەیان لە ڕووی زیانە سەرەتاییەکانەوە وەک فەرشوبەتانی و ئەو بابەتانە ئەوەشی پێمان بکرێت نووسراویان بۆکەین بۆ سەر و خۆمان و بۆی هاوکاریان بکرێت انشاءالله. چەند ماڵن هیچگە لە ماڵ هیچ دوکان و شوێنێکی تر ئاوی تێچووە؟ بۆ دوکانە تایسە هیچ دوکانێک پەیوەندی پێوە نەکردوین کە ئاوی تێچوو بێت بەڵام بۆ ماڵەکان بە ڕێژەی 15 بۆ 20 ماڵە بێ بەڵام ئەمە ئاماری سەرەتاییە لەوانەیە زیاد کات تا ئێوارە ئیشەڵا زیادیش ناکاتەوە ئەوەشی کە هەیە ئێمە لای خۆمانەوە هەوڵێین ئەوەی پێمان بکرێت بۆ ئەم ماڵانە ئەنجامی بین و بەپی توانای خۆمان.